وارزگرتن جرحا پاقجه شهیدین کرد و کردستانه خلک یک بیدنگ رادوستین. رحوان شاد و ریاوان پر ریوینگ به. آمده بو میوان هجا اندام ریبری کادر و پیشمرگین رزدار. جالیه نوانده رگیاندنا حزبه و بدیاری کری دسته یا برایوبریا روزنامه آگری و خیراتن دبیجمه و همیان و اون خیر هاتن سرسر و سرچاوان. ایرو املور کم بونه حتی کو کوریادک تایبت به هلکفتا درچونا 500 هجمارا روزنامه آگری لدار بخین. روزنامه آگری که زمان حال حزب دموکرات کردستان ایرانیه لسال 1382 آروژی یعنی 22 سال برینها لسر دست ریبری و کادر و پیشمرگین حزب دموکرات و دبن سیا حزبه دا و که یکمین روزنامه کردیا کرمانجیا جورین و بتیپین لاتین هاد آواگرن و وشان اخواه دست بکر. و حتی ایروژی بکدو زحمت ریبری کادر و پیشمرگین حزبه که برشک برچاو جوان نها لور آماده نه کدو خبات اخواه بردوام کریا و به هفکاریا نویسکارین هجا و بواج ین هر چار آلین کردستانه و شان اخو حتی ایرو روژه که گهشتیا 500 هجمار اخواه بردوام کریا. آمده بوین هجا هونه نها کرتا ویدیو یک لدرها خبات روزنامه آگری تماشا بکن که جالیه سینا قاسمی و هاتیا آماده کرن. روشباش خوشکو برایان عزیز ایرو جشن کووارا آگریه 500 هجمار در کتنه از او به دروجان پیروز دکم و گره که خوشم که کدا مجی کدا پچوک دوی کوواره ده هیه من وقتی ده چند گوتر جوارا نویسینه یعنی ناو آگری جبو ما گره کی پیروزه و سابیا که گلک پرچن ولات ما جای آگری پر نزدیکه و کردستان روحلاته کردستان باکور و جای ارمنستان جی گلک نزدیکه تی بیرامن که ما گنده کی کردال ارمنستان دفع دخست وی بری لباکور کردن ما گوون دگرتن اما تشتاکی سیمبولیکه هزا جای آگری گلکی خورده و هم هیویدارن که او هز و حشر ولات ما حشر پرچه ولات ما بگینه هف و روژه که و سینور بین هلارینه بین راکرنه همه گوهند هر مزن لولات خواهی یک گرتی دا بگرن ناو جای آگری پر پیروزه بانامه گلک ناوه وی هنه وک آگری وک ایگرداغ وک آرارات لی ارمنی جرا دبیجن ماسیس جای ماسیس لی چجی هبه او ده رحی کردستان دانه و هم هیویدارن او هیزه که پرمزن بده ما عمو کردن که هم یک گرتی لولات خدا گوونده که سرخوابونه بگیریم
وەک نویسکارێکی کورد وەک کوردێکی وڵات پەروەر بۆ گوهدانا من ژێدا بە دیرۆک و ڕەوشەمبیریا کوردی هەیە بۆ ئەز و کەسێن دیگیرێ مدە ئەم لەسەر نابێ قازی محەممەد و بەرزانیێ نەمر مەزم بوونە بمە و خۆشێک و ئەز پێن دەرچوونە 500 ڕۆژنامەیەن هەژمارێن ڕۆژنامەیە ئاگری گەز لەگەلێک کورد و ڕەوشەمبیرێن کورد و سیاسەتمەدارێک کورد ئەز پیرۆز بکەم بڕاستی بێ ڕۆژنامەیە ئاگری دەما گۆ مسەحکرد نابێ وێ ئاگریە جەنەرال حەسان نووری پاشا شەرهلدانا ئاگری هات بیرا من عشیرا جەلالیە و عشیرا هەسنان بۆ ئاردوێن وێ سەرهەلدانێ بوو هاتن بیرا من و ئەسکەتم ناو پێلێن شۆڕەش و سەرهەلدانێن کوردێن ڕۆژهێلاتی کوردستانê کۆمارا مەهاباد سمکۆ ئاغایە شکاکی و پارتی دیموکراتی کوردستانی ئێران وها بنابڕ و پەلێ وێنادە بێتر ئەسەر وەختی کوشتنا پێشەوە قازی محەممەد و سەیفی و سەدری ئەس بووم کوشتنا عەبدوڕەحمان قاسم و سادق شەرەفکەندی ئەس بووم و بەرخۆدانا کوردێن مە لە ڕۆژهێلاتی کوردستانی ئەس بووم و بنابڕ و پەلێ وێنادە بێتر ئەسەر وەختی بداربەکردنا خۆرتێن کورد یەنگ و دبەر ئازادی و سەرخۆبوونا کوردستانی دەخەباتێت کەم بە دەستی ڕێژیما فاشست یا ئیرانی گۆتێنە بدار بەکردن ئەژی وەک کوردێکی وەک نویسکارێکی کورد لە ڕۆژاوای کوردستانی من gelek caran di nav û pelên vê rojnameya Agrî de berhemê xwe belav kirine pêxweşî. Nexwaze سپاس بو کدو زحمتا همی هوالان گل دست بکی و حتی آنها دیگل آگری دا بونه و هفکاری آگری بونه. رزدار مصطفی هجری سکرتیر گشتی حزبه لدرحق در چونا 500 هجمارا روزنامه آگری و 900 هجمارا روزنامه کردستان پیامک بلاف کرد بو. دوی بشده پیام سکرتیر حزبه و پیام خیرهاتن جالی ککی علی بوداغی اندام کمیته ناوندی و جرگیر ناوند راگیاندن دبی پیشکش کرن بلا کرم گن و پیشکش کرنا پیام خود هاورانی بەڕێز میوانانی قەدرگران زۆر بەخێر بێن بۆ کۆڕیادا کە بەبوونەی دەرچوونی ژمارەی 500 ڕۆژنامەی ئاگری و هەروەها ڕێزلێنان لە زەحمەت و ماندووبوونی بەڕێوەبەران و ستافی ڕۆژنامەی ئاگری پێکهاتووە لەلایەن ناوەندی ڕاگەیاندنی حیزبی دیموکراتی کوردستانی ئێرانەوە زۆر بەخێرهاتنی ئێوە هاوڕێیانی هێژا دەکەم. ئەگەر لەلایەک حیزبی دیموکراتی کوردستانی ئێران یەکێک لە شانازیەکانی لە ماوەی 8 خەبات و تێکۆشانیدا ئەوەیە کە بەبایخەوە هەوڵی بۆ بژاندنەوە و گەشەپێدانی ڕۆژنامەنووسی کردی و
هەروەها چاپ و بڵاو کراوە داوە بەڵام ئەمڕۆکە دەشبینین کە لە سای ئەم ماندووبوون و بەرز نەترخاندنەوە ڕۆژنامەی ئاگری و هەروەها دەکرێت بەڵام بەگشتی بەشی کرمانجی سەرووی ڕاگەیاندنی حزبی دیموکراتی کوردستانی ئێران یەکێک لە سەرمایە بەنرخەکانی میدیایی و ڕاگەیاندنی حزبی دیموکراتن. ئەم بەشەش بە ئیمکاناتێکی کەم بە پرسنۆلێکی کەم بەڵام توانیوانە بە هیمەتێکی پێشمەرگانە و چیایی ئەم دەستکەوتە گەورە و مەزنە بۆ بزوتنەوەی سیاسی کورد بەدی بێنن. ئەم کۆڕیادا قرار بوو ماوەیەک لەو پێش بگیرێ ئەو کات بەڕێزکردەری گەشتی تەشریفی لێرە بوو و قرار بوو کە بۆ خۆشی حزوری بەشدار بێ بەڵام لەبەر هەندێک کۆکار گرتنی ڕەوڕسمەکە دواکەوت و بەڕێزکردتر ئێستا لە سەفەرێکی کاریە بۆیە پەیامەکەی کە ئەو کات ئامادەکرا بوو ئەمن پێشکەش بە ئێوەی بەڕێزانی دەکەم. دەرسوونی 900مین ژمارەی ڕۆژنامەی کوردستان زمانحاڵی حزبی دیموکراتی کوردستانی ئێران هاوکاتە لەگەڵ دەرسوونی 500مین ژمارەی ڕۆژنامەی ئاگری وەک بڵاوکراوەیەکی سیاسی فەرهەنگی ئۆرگانی ڕاگەیاندنی حیزبە. هەردوو ڕۆژنامەکە زمانحاڵی حزبی دیموکرات و بزوتنەوەی نەتەوەیی دیموکراتیکە ڕۆژهەڵاتی کوردستان و مانەوە و گەشە و بەردەوامیان ئاکامی تێکۆشان و لێزانین و هەوڵی ماندووینە ناسانەی چەند نەسڵ لە تێکۆشەرانی دیموکرات و ئۆگرانی پرسنێتەوەی کوردستان لە شار و شاخە. بەم بۆنەوە وێڕای پیرۆزبایی لە بەڕێوەبەران و هاوکارانی ئەم دوو ڕۆژنامە ماندوونەبوونی لە سەرجەم ئەو کەسانە دەکەم کە بە هەوڵ و تێکۆشانی بێوچانی خۆیان لە دژوارترین ساتە وەختەکانی شۆڕشدا چ لە هەندەران و دوورە وڵات و چ لە نێوخۆی وڵات بەردەوامی ئەو دوو ئۆرگانەیان لە ئەستۆ بووە و کاروباری نووسین پێداچوونەوە و لایەنی تکنیکیان گرتوتە ئەستۆ. ئەم بەردەوامبوونە نیشاندەری گرنگی کاری ڕاگەیاندن لەسەر بنەمای پرسی کوردستان و کووردا کە حزبی دیموکرات بە بایخەوە لێ دەڕوانێ و وەک نوێنگەیەک لە خەباتی خۆی لێ بەردەوامە. مستەفا هیزری سکرتێری گشتی حزبی دیموکراتی کوردستانی ئێران. سپاس بۆ کەکالی بوداغی. ئامادەبووین هێژا بوێ هەلکەفتێ و بۆ ڕێزگرتن ji xebata ڕۆژنامەیە ئاگری دەستەگولێک ji aliyê Rezar Mustafa Mewludî cêgirê Sekretêrê Giştî Hizbê hatiye amadekirin ku dê pêşkêşî berpirsê nihayê Rojnameya Agrî kekê Nûreddîn Sofîzade bêkirin. Em daxwaz ji wan her du rêzeran dikin bila kerem ke. ئامادەبووین ێژا هاتیە گوتن ku ew destgul ji alî desteya kargerî we û ji layê kekê Mustafa Mewludî we hatiye pêşkêşkirin. Di vê beşê de Rêzdar kekê Ömer Balikî endamê desteya kargerî û berpirsê navenda ragihandina Hizba Demokrata Kurdistana Îranê peyama navenda ragihandina Hizbê dê pêşkêş kirin. Bila kerem ke. ئەو کاتتان باش و ماندوو نەبن بۆی سەرفەجوویم لە کاتەکەدا کردبێ سایم کردووە پەیامەکە بنووسم بە نووسین بیخوێنمەوە بۆی کاتەکەم لە بەرچاو گرت پێ. گەڕای بە خێراتنی دووبارەی ئێوە ئازیزان بۆ ئەم کۆڕە پیرۆزبایی بە بەڕێوەبەران و ستافی ڕۆژنامەی ئاگری کە لە ماوەی 22 ساڵی ڕابردوودا وەک سامانێکی میدیایی بە نرخی ڕاگەیاندنی حزبی دیموکراتی کوردستانی ئێران بە بڵاوکردنەوەی ڕوانگە و بۆچوونەکانی حزبی دیموکراتی کوردستانی ئێران و بە دوواداچوون بۆ پرس و بابەتەکانی پەیوەندیدار بە ڕۆژهەڵاتی کوردستان بە پیتی لاتین و زاراوەی کرمانجی سەرو بە پێی ئیمکانات و هەلومەرجی حزب بەڵام بە هیممەت و بەردەوامیەکی شانازی ڕێز و پێزانین تێکۆشان و کاریان کردووە. بەڕێزان ئەو ڕاستی حاشا هەڵنەگرە کە بارودۆخی خەبات و تێکۆشانی حزبی دموکراتی کوردستانی ئێران وەک حیزبی پێشەنگی خەباتی ملی دموکراتیکی گەلی کورد بردن و شۆڕکردنەوەی سیاسەتەکانی حزب بۆ نێو گەلی کورد لە هەموو ناوچەکانی کوردستان ئەرکێکی پێویست و زەروریە. بۆ ئێمەش وەک حزبێکی نەتەوەیی زۆر پێویست بوو و ئێستاش هەر پێویستە کە لە پێناو خەباتی نەتەوەیی نەتەوەکەماندا تێبکۆشین و بمان هەوێ هەموو چین و توێژەکانی کۆمەلگا لە هەموو ناوچەکانی کوردستان لە دەوری بەرنامە و سیاسەتەکانی حیزبەکەمان
حزبی دموکراتی کوردستانی ئێران کۆبکەینەوە. ئەو مەبەستەش دەخوازێ لە هەموو زاراوە جیاجیەکانی زمانی کوردی کەڵک وەرگرین و هەر بۆەوە ئامانجەش بوو کە ڕێبەری حزبی دموکراتی کوردستانی ئێران لە سەرماوەزی ساڵی 1382 هەتاویدا بڕیاریدا کە ئەو ڕێچکە بە دەرکردنی ئاگری بە زاراوەی کرمانجی سەر و بەڕووی ڕاگەیاندنی حزبدا بکاتەوە و بەم جۆرە ئاگری بە سامانی میدیایی خەباتگارانی حزبی دموکرات زیاد بوو. هەرچەنە من ئەو حەقە بە خۆم نادەم لەسەر ئاگری و نێوەرۆکی ئەم بڵاوکراوەیە هەڵسەنگاندنی کار و تێکۆشان لە ماوەی ئەو 22 ساڵە و دەرچوونی 500 ژمارە لەو ڕۆژنامەیە قسە بکەم و ئەو مافە و دەرفەتە زیاتر بۆ هاوڕێیانە بەجێ دێڵم کە لە سەرەتای دەست بەکاربوونی ڕۆژنامەی ئاگریەوە کاریان تێدا کردووە و کاری تێدا دەکەن و لە هەمان کاتدا دەستخۆشیان پێدەڵم بۆ ئەو داهێنان و بەردەوامیە. بەڵام لەسەر ناوەڕۆکی ڕۆژنامەی ئاگری بۆ هەموو خوێنەرێک ئەوەندە بەسە کە چاو بە لاپەڕی یەکەمی ڕۆژنامەکەدا کە وەک ناسێنەری ڕۆژنامەکەی بخشێنێ کە نووسراوە ڕۆژنامەی ئاگری ڕۆژنامەیەکی سیاسی کۆبەڵایەتیە کە حزبی دموکراتی کوردستانی ئێران دەری دەکات و ئەوە بەڕوونی ئەرک و وەزیفەی ڕۆژنامەی ئاگری دەردەخا کە لە چوارچێوەی سیاست و تێڕانینەکانی حزبی دموکرات بۆ پرسەکانی گەلی کورد بە گشتی لە ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەتی کار بکە. لەسەر ناوی ئاگری دەبی بڵین کە هەڵبژاردنەیەکی جوان و پڕمانە بووە، چونکە ناوی ئاگری لەگەڵەوەی ناوی بەریسترین لووتکەچیای کوردستانە نیشانەی خۆراگری و ڕووناکیە. هەمان کات بیرهێنانەوەی مێژووی پڕ لە سەروەری و لە خۆبردووی و جانفدایی خەباتکەرانی کوردستانە و هێمای یەکبەستنەوەی گەلی کوردە لە سێ پارچەی کوردستانی دابەشکراودا. بۆیە هیواخوازم ڕۆژنامەی ئاگری بە هەوڵ و هیممەتی بەڕێوەبەرانی بە بەرزایی و مێژووی چیای ئاگری لە کار و تێکۆشاندا بەردەوام و لە گەشەکردندا بن. دابەشبوونی خاک و نەتەوەی کورد بەسەر 4 دەوڵەتدا و دروستبوونی سنوورە دەستکردەکان لە ماوەی 100 ساڵی ڕابردوودا وای کردو کە زمان و کللتوری نەتەوەی کورد هەتا ڕادەیەک لە یەک دوور بکەوێتەوە. بۆ ئەوەی ئەو بڕە لە یەک دوورکەوتنەوە کەم و کەمتر بکەینەوە، یەکێک لە ڕێگا سەرەکیەکانی چالاکی ڕاگەیاندن و میدیاییە بە زاراوە جۆراوجۆرەکانی زمانی کوردی. ڕاگەیاندن بە دەنگ و ڕەنگ بێ یا بە نووسراوە گرنگ نییە، گرنگەوەیە بە زاراوەی بەردەنگ بێ بۆ ئەوەی لی تێبگا و لێرەدا دەروێستی ئەو بابەتە خۆ دەردەخا کە دەکوترێ ڕاگەیاندن پردی نێوان گەلی کووردە لە هەر 4 پارچەی کوردستاندا. لە ئێستاشدا دەتوانین بە ڕاشکاوی بڵێین ڕۆژنامەی ئاگری بە هەموو بەشەکانیەوە ئەو ڕۆڵە دەجێڕێ و هەتا ڕادەیەکی باش توانیوێتی جێی خۆی لە نێو خوێنەران لە باکوور بە هەردوو بەشەکەی کوردستان بکاتەوە و زیاتر بە سیاست و بۆچوونەکانی حزب لەسەر بابەتە جۆراوجۆرەکانی پەیوەندیدار بە پرسی کورد و مێژووی پڕ لە خەبات و قوربانیدانی گەلی کورد و حزبی دموکراتی کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان ئاشنا بکات. جێگای خۆیەتی سپاس و پێزانینمان هەبێ بۆ هەموو هاوڕێیانی بەڕێوەبەر و نووسەران و وەرجێڕان و ئامادەکاران لە بەشی فەنی و دیزاینی ئاگری کە لە ماوەی 22 ساڵی ڕابردوودا بۆ دەرچوونی 500 ژمارەی ڕۆژنامەی ئاگری هەوڵیان داوە و بەردەوام بوون و توانیویانە بە ئیمکاناتێکی کەم بەڵام بەورە و هیممەتی پێشمەرگانە ئەو ئەرکە پیرۆزە ڕاپەڕێن و ڕۆژنامەی ئاگری بگەیەنە دەستی خوێنەری تینووی زانینی هەواڵ و زانیاری و سیاسەتەکانی حزبی دموکراتی کوردستانی ئێرە. بەڕێزان، هەروەک باسم کرد قسەکردن لەسەر نێوەرۆک و چەند و چۆنی ڕۆژنامەی ئاگری بۆ هاوڕێیان بەجێ دێڵم و تەنیا بەو ڕستەیە قەناعەت دەکەم و دەڵێم جێگای خۆشحاڵیە کە ڕۆژنامەی ئاگری بەشێکی بەبایەق لە سەرمایەی معنەوی ڕاگەیاندنی حزبی دموکراتی کوردستانە و هیوای سەرکەوتنی زیاتریان بۆ دەخوازم.
ئێوەش ساغ و سڵامەت و سەرکەوتوو بن و بەردەوامی لە خەبات و تێکۆشانە تا گەیشتن بە ئامانجەکانی حیزب و گەل بۆ هەموو لایەک بە ئاوات دەخوازم. گەلک سپاس بۆ کێکی ئەمەر باڵەکی. دوێ بەشێدا پەیاما ئاگری جالیە کێکی نورەدین سۆفیزادە ئەندامێ ناوەندا ڕاگەاندنێ و بەرپرسێ بەشا کرمانجی و ڕۆژنامەی ئاگری دەبێ پێشکەشکردن. تکایە بلەکەرم کێم بۆ پێشکەشکردنا پەیاما. سلااو ئەو دەماوە باش ئەس جێ ژەعالیێ ئاگریوە دەستە ئامادەکارە ئاگری بخێر هاتنەکە گەرم ژە هەموو وە ڕێزدارێن هێژا دەکەم و بە قەدەرگرانی و بچاوێ ڕێز بە اون هاتنە بە گرنگی و پوتەدایە ڕۆژنامە ئاگری و خەباتە ئاگری گەلە گەلک خێر بێن. ژە چیای ئاگری و بۆ ڕۆژنامە ئاگری ئەو سەردێرەیەک و گەلک معنی و ڕامانە خواهەیە بکوراییە دیرۆکێ گەر اون ناو و ئستانبول و دیرۆکە بەرخەدانە ئاگری وەکو دەرگوشەکی ئەولە بۆ شۆڕشên کورد بنێرن گرانیا وی ئاگری بۆ هەموو ئالیەکێ دەردەکەوە هەر وەکو ڕەوشەنبیرên کورد لەوێ کورتە ڤیدیۆیدا ژی ئاماژە بە ڕەمز و بەرخەدانە ئاگری کردن. ساڵا 1382 پاییزا 82 لەسەر پێداگیری و داخوازیە هەواڵên هێژایە کادر و پێشمەرگەیە حیزبا دموکرات لە باکوورە ڕۆژهەڵاتە کوردستانê rêberiya vê demê bi hest bi berpirsayetî kirin wekû boşayiyekê بۆ تژیکردنا vê boşayiyê ڕۆژنامەیە ئاگری وەکو هەر وەکو پەیاما کاک ئەمەر دەهاتبوو وەکو یەکم ڕۆژنامەیە کرمانجیە سەرێ بە پیتên لاتین وەشانەخوا دەست پێ کرد. لە دەستپێکێدا مەهێ جارێکێ یعنی مانگê جارێکێ ئەو ڕۆژنامە دەردەچوو. پشتی ساڵێکێ ڕۆژنامە ئاگری 15 ڕۆژان جارێکێ دەرچوو. وان 22 ساڵاندا بێ ڕاوەستان وەشانەخوا بەردەوام کردیە حتا ئیرۆ ڕۆژێ گەهشتیە 500مین هەژمارەخوا و bi şanazî ve îro em dewra hew kom bûne bi vê bonê ve. Bi navê agirî ez domder dirêjîderê ked û xebata gelek hevalên hêja û xebatkar û mandînenasim ku li destpêka agirî ve heta îro rojî destê agirî girtine û heta îro înane ez vekû agirî spasiya rojnameya agirî pêşkeşî kitkitê van kes û alî û nivîskar û xebatkarên ku heta îro rojê bi her awayekê ked dane agirî heta îro înane bi germî spasiya wan dikin. Agirî şanaziyê bi bûna wan û berdewamiya wan û hevkariya wan dike. Her wisa bi navê agirî gelek biciyek û yêkim bone û yêkim münasibetek û piştî derçûna agirî bi navê agirî Hizba Demokrat de pêk têt. Bi navê agirî û rojnama agirî û hemû heval û berpirsên xebatkarên agirî ciyê xwe ye ku spasiya Hizba Demokrata Kurdistana Îranê û rêberiya vê demê bikim ku hest bi vê boşayiyê kirine bo weşandina vê rojnamê. Her wekû kak Emer jî bas kir li peyama xwe de agirî dema ku em dibêjin wekû kêmasiya wê ewa bû piraniya gelê Kurd bi kirmanciya jorîn diaxivin dinivîsin. Renge li Rojhilata Kurdistanê de bi vî awayî nebe. Dema Hizba Demokrat xwe hizbekî neteweyî dizane. Dema Hizba Demokrat hest bi pirsa neteweyî dike. Dema ku em dibêjin iddia dikin rojname ve medyaya Hizba Demokrat zimanhalê Hizba Demokrat ku agirî jî yek ji beşên medyaya Hizba Demokrat ve zimanhalê Hizba Demokrat erkê giran û serekeye agirî bû pirek di navbera hemû beşên Kurdistanê
بو پرک دنابرا همو کردین هر چهار پارچه کردستان یان هر کی داره بن حتی لولاتین قفقازیاش آگری هر وکو کون رش اینا زمان هورگلین شورش روشلاتا کردستانی خبر و زانیاری لسر هلویست و بریار نتویی حزب دموکرات چالاکی حزب دموکرات کتا ریکا زانیاری ورگرتن بو بشن دنیا کردستانی بتایبتی با کورا کردستانی و ارمنستان و قفقازیا روزنامه آگری بیکو لسر حزب دموکرات زانیاری ورگرتنه لوی روزنامه ده گلک خبات کاران هر لیکم روزه و حتی ایرو روزه ایجا بکیم و زیده به برپرسایتین جور بجور به کار و خباتا جور بجور کو بردوام کرنه آگری حتی ایرو اینانه گلکن به کیف خشی و گلکن لی مخابن لبر اویکو رنگ ام خلات و ریزلینان و ناوی وان بینن باسی وان بکن مخابن رنگ هنده کس لبیرامت چونه بر هنده بناوی آگری روزنامه آگری سپاسنامه که ریزه که تایبت هاتا بلاف کرن لتلویزیون حزب دموکرات لروزنامه آگری و لمدیان آگری و طورین جواکی ده هاتا بلاف کرن سپاس که گشتی لحمو آلیه که هاتا کرن گلک سپاس دیسان ورا بناوی آگری سپاسیا کت وان کساده کم کو تنه روزه که صادقانه لوی روزنامه ده خبات کرنه و کد و زحمت کشانه گلک سپاس از جی خبشاناز دزانم کو یک جه کارکر و خباتکار و پرسنل آگریمه کو ایرو روژه ریکا حوال و هفچه پرین خواهی پیش خواهده دومینم به هویاوی روژه کو آگری مزگنیا آزادی لهر چهار پارچه کردستان پاو و گریده و بده گله کرد اونجی گله بخیر بین بناوی آگری سپاسیا کتی و حوالین هجاده کن کو و امشاناز کرن و سر بلند کرن بو بشداری خواه گلک سپاس سپاس بو ککی نوردین صوفی زاده دنهادا ککی محمد صالح قادری برپرسین آن ده هالبجاردنا حزب دموکرات کردستان ایرانی و یکمین برپرس و سرنویسکار روزنامه آگری دل در حق روزنامه آگری و گرینگی و روزنامه گتارکی پیشکش کرد لکرم کن با پیشکش کردن گتاره خواهد سلام رز بشدار بین برومت کت کارن خدا قدر روزنامه آگری پشتیوان و روزنامه لدست پی که حتی ایرو دزانم جی و گرمه و وستیان هند گوتن جی هاتن کرن نخوازم دوباره بکن بو من هسته که گلک پیروز هسته که گلک خوشه و کو چاوان دای بابک چاو نهر دایک بونا زاریه که نوبره بن دایک بونا آگریجی بو ما او هستا بود دست پیکی ده دکارم و مناسبته و پیشتر پیروزبایی لحزب دموکرات کردستان ایرانی بکن کو به هست به برپرساتی کرن و کو ضرورت که دیروکی دا کو دنگو باز و روشا تفگر روشحالات کردستانی بکاره به زاراوا کرمانجی تیپین لاتینی بگهینه کرمانجی آخف کرمانجی نویسین بشین دنیا کردستانی که به 10 میلیون خلق کردستانی بون ها حزب دموکرات و کو حزب کی برپرسیار به حزب مسئولیت کرن کاری بریاره که وسط دیروکی بپجرینه کو جی شانازیه کو دست پیکه ده بنویسه که کو جالی من و حوال رزدار که رستم جهانگیری ما پیشکش ریبراتی حزب دموکرات کرد پاشی مناقشه کردن گنگشه کردن و ورگرتنا استدلال منطقی ریبراتی حزب دموکرات او بریار پجراند به وی رنگیجی حزب دموکرات به آواکرنا روزنامه آگری گاوه که دیروکی هلگرد و بو آفرینر دستکوته که دنیا نتوی بو تفگر کردستانی جالیه که دنیا هر وکو چاون لسردیره یکم حجمار روزنامه آگری ده آماجه پی هاتیه کرن جتیای
آگری و بر روزنامه آگری براستی فلسفه یک لپش بیناوی هیا حوجه انبین زمان هون دزانن مزنترین بویرا دیروکی کو مزنترین باندور لسر قدر ملت کرد و پارچه کرنا کردستان چی کر شر چالدرانی بو که 1514 لاتگا جای آگری لچالدرانی ده هات او بویر ناو آگری ل برینا پرچکنا کردستان ده جا علی داگیر کرا و براستی یعنی کره بشکل دیروکی لقوناخه که دنه ده ام دبینن دماکو سرهلدان آرارات سرهلدان آگری 1926 حتی 1931 برای بریا بروی حسکه احسان نوری پاشا پاشی 7 سال برخوادان دمل باکور و روجلات کردستان کو زیده 30,000 جن میر به تراژدیایی که نخواش او سرهلدان جهاد تمراندن ده دوی دمه ده سال 1930 که کمار آگری کمار آرارات هاتف راگاندن روزنامه آگری هنگی هاتف وشاندنه حفظ دکن بزنن که هنگی جی ناوی روزنامه سرهلدان آرارات روزنامه آگری بو جبر وی مجی وکو الهام برگرتن لوی دیروکه و لعین حال ده وکو میراتگیری وی دیروکه چون حزب دموکرات براستی لایقی ویه هجای ویه حزب دموکرات خودی کمارا کردستانیه که کرد هر چهار پرچال آوکرنا ویده تیده بون ببو قبله تفگره نه تویی یا ولاد پروری کردن هر چهار بشه کردستانه ها بسه دما کو حزب دموکرات حزب وی ولاتیه دکه کو کردن بشه دنی لوی گوتارا نتوی بپارن او کو حزب دموکرات پیشنگی ویده که ل بویرن روشالات کردستانه ل سیاست کنکوژی و جنوسید و بیژن قرکرین جکال عالی رژیم کمار اسلامی در حق کرد روشالات بخبرن هرچند به امکانه که کم بجی ل پنجره کی بچوک بروی کردن پرچه دنی وده که او کو در روزنامه آگری ده به امکانه هر کم ل هوی هر مزن کاری هر پیام آوابونا کمار کردستانه سیداردان پیشوا قاضی محمد و حوال میر شهید بونا دکتر قاسم لو و دکتر شرفکندی و بدهان و بستعدان بویر چالاکی هزم پیشمرگه بویر اینی که بزود نوا کرد تفگر روشالات کردستان بخواد بینه روزنامه آگری و کو پرکی هر وکو سرشت و خوازه جای آگری که حوال آنی زمان که چاوان دکاره روشالات کردستان به باکور به کردستان آسور و گریده براستی روزنامه آگریج بو منبره که وسا بو تریبونه که وسا کو همجی شانازی که کو یکم جار در روشالات کردستان ده حزب دموکرات بکره روزنامه که به تیپ لاتینی بزاراوا کرمانجی بکه پرا به هفگه هاندنا تفگرا نتاویا روشالات کردستان به پرچیدنی و او شانازی که از باورم یه دیروک نویس یک و بکارن سر کار روزنامه وانی لیکولینی بکن روزنامه آگریج بو حزب دموکرات بیه پاشخانک بیه گنجینک بیه ماتریالک یه به سرچاوه رفرنسی که باور پیکری لپیش روزه ده کلی کولر دیروگ نویس سر بنویسن از دیده درج نکم هویدارم به همان حزب برپساتی کرنه که کل آوا کرنا روزنامه آگری و حزب دموکرات او بریار اریکر نها جهان سوسیال میدیا ده پیش برکیا مدیا و راگهاندنی ده گرچه امکانه وی کمن لی نواروکا آگری گوتارا که جداتره لبروی که پیشنگی و حزب دموکرات کردستان ایران دکه ها بویجی ام هویدارن ریبارتی حزب دموکرات به گرینگی پیدانه که دهی زیده تر و به حفجداری که دهی زیده تر روزنامه آگری پیش بیخه پیشگیری بکه نتنه ده به آوایی که الکترونی بلکه به چاپ کردن سر کاغذی ل مالپره ده ل سوسیال میدیا ده و پیش روز ده ام باورن بر همه کد و خبات روزنامه آگری با حزب دموکرات با تفگر روزحالات کردستان و بکارشان ازی مازن با آفرینه لبروی از به هستی که گرم به شانازی که مازن پیروزبایی دکیم لحمو کدکاری روزنامه آگری کو دست به که حتی ای رو به کد آخا به ماندیبون آخا به شبل خونی خان یک کوته ده خبتین پیروزبایی دکیم لنویسار روزنامه آگری یک بابت جره نویسین لپرچیدن یک کردستانه یک
رخنه گرتن که ماسی آگری دست نشان کردن که بونه نینو که بو آگری و یک و پشتیوانی آگری کردن حتی ایرو پیروزه او روزنامه لخواندوانه لکدکاره لحمو ولایت پرور کردستان پیروز به حزب دموکرات کردستان ایرانی مال آوا سرکفتی بن. گلک سپاس بو که محمد صالح قادری آماده بوین هیجا حزب دموکرات و نواندا رگاندنا حزبه به نرخ و چاوکی پیزانی دنیره کدو خباتو نوستیانا همی وان کسان که رول هبونه بو گهاندنا آگری حتی ایرو روژه لو ما با آوائی که سمبولیک با رزگرتن جکده همی وان کسان رزلینان آگری لمدیای حزبه دا رول وان کسان حتا وشاندن لی دوی بشا مراسم دا و کوریا دا رزلینان آگری دا هن لوحین رزلینان و تندیس آنکو خلاط آگری حتنا آماده کرن کو از ناوی وان رزارون بخوینم بلا کرم کن بین سرستیجی بوارگرتنا رزلینان خواه لدست بکی دا که محمد صالح قادری یکمین برپرس و نویسکار آگری که رستم جهانگیری که با هیامکی برپرسه پیداچونا ناوروکا سیاسی گوتر و مجارین آگری بونه بلا کرم که نسر ستیجه و از داخواز که مصطفی مولودی جهگیر سکرتیری گشتی حزبه دکن بلا کرم که با پیشکش کرنا خلاطه کلک پیروز با نهاجی دخواج که سلیم زنجیری برپرس و نویسکار بری آگری دکم و هر روزا که آزاد کردیش برپرس و نویسکار بری که مخابن لیرانی نه و که سلیم به نویراتیابه ت خلاطه وی بر بگیرید و دخواج که همه نزیف قادری اندام دسته کارگری دکم بلا کرم که مو پیشکش کنه خلاطه گلک پیروز با نهاجی دخواز که شهاب خالدی برپرس و نویسکار بری آگری و که نورالدین صوفی زاده برپرس و نویسکار نهایی آگری دکن بلا کرم که نسر استیجی و دخواز که عمر بالکی اندام دسته کارگری دکن و پیشکش کرنا خلاط بلا کرم که کلک پیروز با و سپاس بو کدو زحمت و ماندو بنا و همی حوالو هفکارم دنها دا خباتکار و دسته آمدکاران نهای آگری و زحمت دکیشن و بو بردوامی روزنامه آگری دیاری بوان هاتیه دیاری دست نشان کرن جا آلی نوان دار راگاندنه بو رزگردن جا کدو خباتو زحمت آوان از نای وان رستوران دخوینم بلا کرم کن با برگردنا خلاطه خال دست بکی دا که بهزاد سمکو و نویسکار و ورگیر آگری که خلیل میلانی پرسنل نها و دیزاینر و مونتر آگری بلا کرم کن اثر سیجه و هر وها دخواز که کمال کریمی اندام کمیته نواندی و حزب دکن بلا کرم کن با پیشکش کرنا خلاطه آگری